قەی ناوە سێ پیاو بێ مەسوول بێ هەرچی بێ گوناح ئێمەش هاوڵاتیکی لێرە بۆ نەلای نەخۆمە رافیقم بەخوا خوا قبولی ناکات ئیتر وەڵای بە 2 سەعات پێشم پیاوەستاوم خوا ئاگای لێ دەی بۆ هەر لە بەرەمە ئەو شتێنێکی زیری بەستۆ بۆیە یاڵی بێتە ژوورۆ هەبێت چیە ئێمەش نازای هەوەیەک لە خۆمانە خۆی شتەکە لێرا بێ حەق بێ حەق ئێدە ئێمەش پێ ژوورۆ هەر وەکو ئەوانە کردەقەی ناخۆلاریمان لێن ئەوان بەس تۆ ئێمەش پێ ژوورۆ بە حەقیانت باقییانت بۆ هیچ حەقێ نەماوە لێرە ئەرک و کاریەمان زۆر گرانە چونکە ڕۆژانە خەڵک زۆر دێوەڕات جا بەڕاستی مواجە زۆرە ئەوەی کە دێ لێرە تەحملی نییە ئەوەی کە دێ دەوێت بچێ وەلای نەخۆشەکەی بەڵام تۆ داوای ئەوەت کەوتە با بڕۆمە ژوورە ئەو حەبانی بووە بم ئەڵێ با مرافقەکەی بیانی کەواتە کەسێکی لایە چی پێویست بە تۆ کات بەڵێ مەرافیقی لایە بەس یعنی سا مەرافیقەکە لەوەیە لەوانەیە ئاگادار نەبێ یان تەلەفۆنی لا نەبێ من ئەوە دکتۆر بۆ نووسیوە عیلاجە بێ بۆی بەمە ژوورێ بەس نایڵم چمە ژوورەوە نەخۆش پێویستی وە ئارام بێت یان مەسەن کەسی لا نەبێت بەڵام ئێمە جاری وایە قەرەباڵ دەوری قەرەباڵخەکەین وەزعیشی لێ تێکەین بۆ ئامنیە ئەم شتە بۆ ئامنیە ئەوەی کە دێ ئەو برا بە ڕێزە شورتانە ئەوەی کە دێ دەڵێ مەرحەبا ئەڕاتە ژوورەوە ئەوەشی کە کەس ناناسێ و داماوە یەک کەس ناکەنە ژوورەوە ئەوە بە گوێشیان لێبێ ئەو برا بە ڕێزانە بە بەرچاوی خۆتان ژوورەوە ئەمان چی ئەناسن چی ئەناسن لەوەی کە ئەیناسن ئەڕاتە ژوورە ئەوشی کە کەس ناناسێ بە خۆی لێرە وەکو عەریفی لێ دێ بەواقعی ئەوە خۆ گوێشیان لێ من ئەوەندە بەزەڵم ئەو چایە ئەبەمە ژوورەوە وعد بە یەک دقەم پێ ناچێ یەمەوە دەرەوە خۆنەکە چای لێ نییە خۆشخانە چای لێ نییە کاکەوی کە مڕافقی کە لەگەڵیاتی چایکی نەخۆشخانە ناخوا برای بەڕێزم وەزەکەی بۆ بنیتە ژوورە و بۆی بەرە دەها فەرم بۆی بەرە ئاخە مڕافقەکە ناتخوار کاکە ئێستا عملیات کراوە بۆ چوی بێت خوارەوە وا کەوتە خوارەوە لە قەڵەوێرەکە مەراقب هەمووی کاتێ مەجای نەبێ بۆ بێ بڕات و بێ خۆی نەخۆشێک نەخۆشەکە بۆ عامە بێ هەموو کەس پێی خۆش ئەگە کووناڵم بە هەر عامەتە مڕافقیشان لا نەبێ قەرارە دەرکەن قەچێکە ئێمەش لەسەر چاومان ها برا بە ڕێزەکەم ئێستا عملیات کراوە ئەگەر لە قەڵەوێرەکە کەوتە خوارەوە چی تەحملی مەسئولیەتی ئەوەکە یعنی یەک دەنەگەی درێخیان لە کەس نەکردووە ئێمە ئەمەیەکیان ئەمێ هەر نایناسم یعنی بەقەر برایەک یارمەتی ئێمە یا ئەی بۆچی ئەڵێن ئەوان ئەگەریشە بناس وەڵا قەزیە ناسی نییە نەبووە پێشکی بە خێراتتانەکەم ئێمەوە نزیکە هەفتەیەکە زیاتر لێرەین باوەڕ کە لە دەرگای حەوشەوە بە ڕێز و بە تەقدیر و هاوکاریان کردوین هەر لەو برایانەوە ئیتر ئایا ئاساییشە پۆلیسا ئێواکەم هەردووتان چوون بۆ لایەک نەخۆش کە من چووم لەوێ ڕافقی خوشکەکەی خۆم بووم یارمەتی خەڵکەکەش ماوە لەبەرەوەی بۆ 5 دقە خوشکمە عملیاتە و زەرورە بچم بێجگە لە تۆ چیتری لایە خەستومی لایە چی لایەکەواتە چی پێویستی بە تۆکات تۆ توانی عملیاتەکەی چاکەیتەوە هەر خۆشە بچم سەرێکی لێ دەم استراحەت دەکەم وڵای دایکم نەخۆشە چمەوە ژوورەوانەوە ڕێم ناکەن بۆ کەسی لا نییە وڵایی مەفیقێکی لەلایەت زۆری لاکە ئەگەر تۆ بچی ئەوان ئەڵێن ئەو هەناسەی کە لێ هەیە تۆ شەڵێ مژی بەشی ئەو ناکە قەیسێکە دایکە ئەچم بۆ لای والله قوربان ئەم قەرەباڵقی کەیسە لە بەدەم و قەسەخانایە باش نییە بۆ نەخۆشەکە باش نییە ئەگە ڕۆژانی کاتی خۆی بڵێن هین بێت کاتی سەردان کە دروستە بێ ئەو کە لە زۆر باشترە بێت سا قەرەباڵقی دروستە بۆ لەوانێ سەر لە نەخۆشەکە بشێوێنی لەوانێ دکتۆرەکان بشێوێنێ ئەو باش نییە بۆیان خۆ بۆچیان والله خۆم باوکم لێ نەخۆشە
بەتەمای بچیتە ژوورەوە وڵی بە تەمام شمە ژوور بەس جارێ نازانم ئەم کەنە ژوورە نامکەنە ژوور جار خۆش ڕخنەوە لەوە گرت خۆشم ڕخنەم هەیە بەس بکەمەوە دو دەسەڵات ڕاهاتینەکە لەگەڵ وەساکە چ بکەین بۆ نمونە نەخۆشێک خوا نەخواست تووشی نەخۆشی دڵ بووە ئەچن 6 کەبابی بۆ بن کە لە کاتێکا کەبابیش خراپە ئەوە زۆر شتێکی غەڵەتە ئەو کەباب خواردن لە ناو نەخۆشخانە زۆر باش نییە بۆ هەدە بۆ نەخۆشەکەش باش نیە دانیشیە کەباب لەبەر چایوان ناخۆ باش نییە واللهی خۆ ڕاستەکەی بەس خۆی تەنزیمەکە بەڵێ خەڵک وا فێرکرا و چەند ساڵە و خەڵک وا فێرکرا لەگەر حکوومەت خۆی تەنزیمە دابنێت یا کەس یەسێمە لێرا وەساوین ئەبینی مەسلا مەجموعەی خەڵکە چێتە ژوورە بە دیارچاوتەوە ئەگتۆ تۆش بێتاقە دەبیت ئەمجا ئەو نەخۆشی ئەو کەسەش گلەی لێکا کە تۆ چی بڵێ ئەگەر بە عامنیێڵ کە بچێتە ژوورەوە ئەو باشە ئەگەر نایاخود نظامێکی تری بۆ دابنێن ئەنایتە تۆ مەجموعەی خەڵک مەسراوای لێ بۆ بە عادەت و ئوسوڵ کەسێک عملیات دەکرێت بیسی کەسە چێ بۆ لای ئەگەر تۆ نەچیت خۆ بە مەعجوبە زانی خۆ بە نەقزە زانی یەکەم شت کە نەخۆشیە تێرە پێویستی بە مڕاحەتکردن و بە شێوەیەکی جوێشی هادی هەیە بۆی بتوانێت مەسەلەن پزیشکەکان چارەسەریکەن بۆ نمونە ئێمە نەخۆشمان لایە کە یەت بۆ نەخۆشخانە پێشەوەی بگاتە نەخۆشخانە کۆمەڵی خەرچێکی زۆر پێشەوە گەیشتونەتە خەستەخانە نەخۆشە بۆ هاتووە تێرە 10 کەس 5 کەس 6 کەس مەسەن بەپێی وەضعی ئەو کەسە خۆی گۆڕێ هاتوۆتە بەردەمی نەخۆشخانە هەم کێشەیەکی زۆری بۆ برا پۆلیسەکانمان دروست کردووە هەم بۆ برا پزیشکەکان هەم بۆ کارمەندەکان ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە خەڵک زیاتر ڕۆکاتە خەستەخانە لەبەرچی بڕوان پێ بکە نەخۆش هاتووە تێرە کە ئەچێتە لای نەخۆشەکەش ئەوە نییە بڵێ دوو دقە سەردانێکی بکە بێتە دەرەوە یان ئەبێ بەدەنگەندەنگ بێنیتە دەرەوە سعاتێ بە قسەی خۆش پێڵی مڕعاتی وەزعەت ناکە یعنی گوێت لێ ناگرێت ناڵێ ئەم برا پۆلیسە بۆ خزمەتی نەخۆشەکەی من لێرە یا ئەم کارمەندە بۆ نەخۆش بۆ خزمەتی نەخۆشەکەی من لێرە یا ئەم دکتۆرە بەڕێزدا ینی هەتا وای لێ هاتووە جەرای دکتۆرەکان ئیشیان پێ ناکرێت لەبەر خەڵک من گلێکی هاوڵاتیانە پێڵم ئەڵەن هاوڵاتیان ئەوانی کە ئیناسنی کەنە ژوورەوە ئەوانی کە نایناسن دایکەنە ژوورەوە تا چەند ڕاستە من بەعکسەوە ئەڵم ئێمە لێر دانیشتوین وەکو پۆلیس بەگشتی بەخۆی گشتی پۆلیس بۆ خزمەتی هاوڵاتیان لێرەین قەیناوە سێ پیاو بێ مەسوول بێ هەرچی بێ گوناح ئێمەش هاوڵاتێکی لێرە بۆ نەلای بەرافیقم بەخوا خوار قبولی ناکات وەڵای بە 2 سەعات پێشەم پیاوەستان خواگای لێ دەی بۆ هەر لە بەرەمە ئەو شتێنێکی زیری بەستۆ بۆیە یاڵی بێتە ژوورۆ هەبێ چیە ئێمەش نازای هەوەیەک لە خۆمانە خۆی شتەکە لێرا بێ حەق بێ حەق ئێمەش پێژوورۆ هەر وەکو ئەوانە کردەکەی ناخۆلاریمان لێن ئەوان بەس تۆ ئێمەش پێژوورۆ بە حەقیانت باقییانت بۆ هیچ حەقێ نەماوە لێرە سانش بێژی بەوەستای هەیە ئەوە کابرا زابطەیەکەی ژوورەوە ئێ کاکە ئێمە بەستەرەی خۆمان خۆی هەبی هەمی هەست ئەبێ هەمی هەر زابط بێ جابڕاتە ژوورەوە قەینا من بۆمە من مەرافیقم ماڵەکەم وەڵڵای بۆ مەرافیقیەس مەینا وەڵڵای بۆ سەردان ئەزانم کە ئێستا وەختی نییە ئەخە دەی وایە تکاکە توی شەکە نەخۆشەکەی چی سەردانیەکەیت منی ژوام چی بکەین باشە من و تۆ دەیتر هەروایە ئەگەر ڕێگە و جێگەیەک هەبێ بۆ سەردانکردنی نەخۆشەکە بە شێوەیەکی ئوسوڵی بە شێوەیەکی نظامی کێشەش دروست نابێت مەسەلەن کاتێکی محەدەد دیاری بکرێت بۆ هاوڵاتی بە سەردانی نەخۆشەکەی بکە ئاساییە دوای ئەوە پێشەوە قەیچێکە با خەڵک نێڵن خستەخانەی چاوە لە شاری چاوایە کەم و کوڕەکانی زۆر زۆرە نازانین لە شۆ دەست پێ بکەین بەڕاستی تۆشە شوێنێکی حەوانەوەی نیە خۆت تەسویریکە و شوێنە دنیاوەتە لەبەر خۆرانە شوێنێکی دانیشتن نیە شوێنێکی حەوانەوە نییە خەڵکی حەقیوەتی گلەی بکە ئەنواع نەخۆشی لێ نەخۆشەیە پێویستەکە دوانی لابێ هاوکاری بکە نەخۆشەکە هەستانی چێوێ هاوکاری چێوێ خوێنێوێت پێویستە سەری لێبێت والله لە خوڕماڵاتی مواجب بۆ مواجهاتیم بۆ ئێرە چەند کەس ڕگامانە دوو نەفەری خۆمەوە و خێزانم ئەگە مەسەن بەسەر بڕۆنە ژوورەوە بێت والله بەسەرە زۆر ئاعتیادە سەردانین بۆ خەڵکی زۆر باشە یعنی سەرەکە باشترە ئەمکەن ڕەنگە ئەو ئەمیش هاوکاریانەکەین ئەوانیش خەڵکیش پێویستە هاوکاری پۆلیس کات لەبەرەوەی ئێمەش سەرە بگرین ئەوانیش هاوکاری ئێمە بکەن ئێمەش هاوکاریوانکەین باشترە ئیشوکاری خەسخانەش باشترە ڕابەڕێەوە لای نەخۆشەکەم لەو خارەوە بۆ ئەوە لێ بچۆ بۆیە وەڵای بەڕافیقەی نەخۆش نییە ئەوە تا گۆڕیمانەوە کاکە ئەوەی ئازادەوە منەچم بەسەر ئەڵەن جلە سەوزەکانی نیم ڕافیقەکانە دابێەوە خۆمان دروستمان کرد بێوجنە
ولكاكا جان بقول بالي براكم هو هذا الدرو يعني نخوش كمان نادر او شنو ورقت ولا شنو يا نتي بالله وانا ودي اخوي خوش شاطي لي يا شو او كتاكيد لي قال يا والله بروخوارو والله تخليكي ايش تكيدو ما كلا كاري خوما كلا كارم بس اخر انت بيت جورو انا والله واصيبوكي بالي بقربان خوش كزعمه بالي تو مثلا زوجار قريت يلي لي واسطه عيبشت بواسطه وكذا كشي خوش واسطه لا تو ممكن جورو خير تقواسه ما لازم تو هذا خليك عشان ما بوزاك واسطه ناخوا حکومت خزمەتێکی باشی نەخۆشکا وەکو ئەگەر هەر خۆشیان هەر ناژان نازیان خور مەسە ئەوەکو ئەوروپا کاکەگیان ئەوان لوژنانی ئەتوان تیمێک بنێرن بۆ خەستەخانەکانی بەریتانیا بۆ خەستخانەکانی ئەوروپا بۆ خەستخانەکانی ئەوڵاتی پێشکەوتوانە بزان نیزامی ئەوان چۆنە ئێمەش هەر عقلن شتێک بەو شێوەیە ئەنا شت نییە حەلی نەبێت شت نییە چاری نەکرێ گاگە گلەیلی ئەگاس بێ ئەگەر نەی هەچ کەس حەج گوایلات و هەچ کەسەوە بۆ خۆی بەڵێ وە فاسانێ بچ بەڵێ کەسی لەگەڵای بەڕێز هەر خۆتی داواکارم لە هاوڵاتیانی بەڕێز ئێمە برای ئەوانین ئەوانیش برای ئێمن ئێمە کەسی ئەوانین ئەوانیش کەسی ئێمن نەخۆشی ئەوان نەخۆشی ئێمەیە کەسی ئێمن کە دێنە خەستەخانە تکایان لێکم ئەم جارە شەڵێم تکایە کە یەن بۆ خەستەخانە بە شێوەی بازەر تا سەرێسخان ڕێز لە براکانی خۆیان بگرن کە پۆلیسن ئەوان بۆ خزمەتی ئەوان لێرن شەو تابانی شەو نخۆنی ئەکەن ناکرێت نەخۆشێک 50 کەس و 60 کەسی لەگەڵا بێتە ژوورۆ چکە هەک گرفت بۆ نەخۆشەکە دروستەکە هەم بۆ ئێمەشی دروستەکە هەم بۆ دکتۆرەکەشی دروستەکە